بەڕێوەی خەڵکی زۆر ئەمرێ لەبەرەوەی جیاز بەشی ئەو خەڵکە ناکە بەڕاستی هەناسەی پێ بدەن دیارە ئەوەیە بە شێوەی چام خەڵک زۆر ئەمرێ. ئەمە گۆبەند سەردارە هاوڵاتیەکی کوردی دانیشتووی ئیتاڵیایە. گۆبەند نزیکەی 15 ساڵە لە ئیتالیا دەژی و بە وردی ئاگاداری بارودۆخی ئەو وڵاتەیە و لە ڕێگەی سولی تایمزەوە چیرۆکی ڕووداوەکانی کۆرۆنا لە ئیتالیا دەگێڕێتەوە. لەگەڵمان بن بزانین چۆن باسی دەکات. سڵاو لێبێ کاک گۆبەند لە ئیتالیاوە لەگەڵمانی وەکو کوردێکی دانیشتووی ئیتالیا ڕێز و سڵاومان هەیە بۆ بەڕێزت. سپاس بۆەوەی کە کاتەکە تەرخان کرد بۆ سولی تایمز لەگەڵمانە بۆی بارودۆخی کوردانی ئیتالیا بزانین چۆنە کە ئێستا بارودۆخی ئیتالیا زۆر خراپە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە. پێم خۆشە لە سەرەتاوە زۆر کاتت نەگرم بەگشتی باسێکی ئیتالیان بۆ کە بارودۆخی ئیتالیا لەم کاتەی کۆڕۆنایان چۆنە. زۆر خۆشحاڵم بۆ چاوپێککەوتنە. بەڕاستی وەزی ئیتالیا لە شتواکی زۆر ناخۆشەژین حالێن ئێستا بۆی ڤایرۆسی کۆرۆناوە دارام هەموو شتەکان لە کار کەوتو ینی تەنانەت ئەتوانی بەس بازاڕی پێیت و چی بۆ سەی دەلێشت کڕی. دیارە من وەکو کوردێکی بەڕاستی ئیتالیا تقریبا توان بڵێم 5 ساڵم لە ئیتالیا ژیم. ئێستا من لە هەشتی مانگەوە لە ماڵم تقریبا 21 ڕۆژە. وەزەکە بەڕاستی ئەوەیە ئەبێ لە ماڵەوە بمێنیتەوە هەتا ئاسیاری و ئاگاداری خۆت و بەڕاستی هێشتا کەمە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر لێرە خەڵتوشی و نەخۆشیە بووە. وەزەکە هیوادارم باشێ بەڵام ڕۆژ بەڕاستی ژمارەکان شتەکانی ترمان پێڵێن لەبەرەوەی ڕقەمەکان بەڕاستی ترسناکە ینی خەڵ زۆر ترسێن. باش لە ڕووی داراییەوە تقریبا چۆن یعنی پێداویستەکانی ڕۆژانەتان چۆن پیا ئەکەن لە ڕووی داراییەوە حاڵوەزاتان چۆنە ئێستا لە ئیتالیا؟ ئەتوانم ئێستا بڵێم بەڕاستی کێ ئیشوکاری هەبوو پێشتر کێشەی نەبوو لە بەڕێوەی توانی خۆی بژێنێت بەڵام ئێستا بەهۆی وەزەوە دیارە هەمومان لە ماڵەوەین تەناتوان بڵێن مەسەدا 15 بۆ لە سەدا خەڵکی شەکە ئەویش کارمەندانی یاسایش و پۆلیس و مەسەلە بەکەی تەندروستەکان و مارکێتەکانەوەی ترەمووی لە ماڵەوەن. ئێستا حکومەت بەڕاستی بودجەیەکی تەرخان کردووە بۆ کەسانی کە ئیشی پێشتران هەبووە لە 15 ئەم مانگەوە تقریبا کە بێتەوە مانگی چوارەکە پێم وایە بەڕاستی لە 100 ئەو کەسانی کە ئیشەکەن معاشیان بۆ گەڕێنێتەوە ئەو کەسانشی ماسی ئیشان نەکردویانی هاوکارێک هەیە تقریبا نەزانم لە بینی 400 بۆ 600 یۆرۆ ئەتوان بدەن بۆ خەڵکانی کە مەسەرەن ماڵ دانیشت. کاکۆ بەندۆک و ئاگادار بیت ژمارەی توشبوون یعنی ڕێژەی توشبوون بە کۆڕۆنا لە ئیتالیا چۆنە لە ئێستاە ڕێژەکە لە بەرزبوونەوەیە یاخود مردن چۆنە حاڵەتەکە چکە پێم وایە ئیتالیا لە وڵاتانی کە لە ڕووی تەندروستیەوە زۆر لە پێشەوە بۆ لە ئەوروپایە. بەڵێ دیارە هەتا وەزع نەبوو بەڕاستی ئیتالیا کێشەی تەندروستی نەبوو ئێستش بەڕاستی هەیەتی لە برەوەی ڕێژەکە بەڕاستی زۆرە. من ئەمڕۆ میێوارێ ئاخر ئەخباراگەم لێو بەڕاستی ئەمە لە سەرەتاوە تاکو ئێستا 97,000 توشبوو هەبووە 10,000 و تقریبا 770 مردن هەیە. ڕێژەی چاکبوونەوە تقریبا 13,336 وابزانم. ئێستا حالیان 73,000 توشبوومان هەیە هەتا ئەمڕۆ. ڕێژەکە تقریبا لە 105 بەرز بۆتەوە بەڕاستی بەڵام هیوادارم مدەیشکەم وەزا بەڕاستی یەکلای بێتەوە لەبەرەوەی خەڵ بەڕاستی زۆر بێزارە زۆر بێتاقەتە بەڵامی ترەوە بە خۆمان ڕابێنینەوە ژیانی ئێمە بێ لەواچ لە دوا ڕۆژ بێتە شتێک کە لەگەڵ ڕۆژانەمان پێوە بژین بەڕاستی هەتاتە نازانین لەبەرەوەی شتێک دیار نیە تا ئێستا. باش کاکۆ بەند تقریبا ئەوەنەی ئەزانین ئاگاداری ئیتالیا یەکێکە لە وڵاتانەی کە لە ڕووی تەندروستیەوە زۆر کواڵێتی بەرزە و زۆر لە پێشە بۆچی ئێستا ناتوانێت ڕوبەڕووی ئەم حاڵەتە بێتەوە یعنی هۆکارەکان چین هۆکاری ئەوەیە کە بۆ نمونە بە یەکجاری کۆڕۆنا درەنگ هەستی پێکرا لە ئیتالیا یاخود ئەوەیە کە ئامێر و پێداویستەکانیان نییە بە شێوەیەکیان بەڕاستی کەس تەوقعی ناکرد بۆ ڕێژەیە زۆرە بە خێرای بڵاو بێتەوە مودەیەکی زۆر کەم بەڵام ئەوەی کە لەلای ئێمە گەڕاست ناخۆشکەریە لەبەر خەڵکی زۆر ئەمرێ لەبەرەوەی جیاز بەشی ئەو خەڵکە ناکە بەڕاستی هەناسەی پێ بدەن دیارە ئەوەیە بە شێوەیەکیان خەڵ زۆر ئەمرێ دوایەوە لە 100 توانی 80 بۆ 85 جوانی کامرن بەڕاستی ئینسانی زۆر بەتەمەنن لەبەروی تاڵێشێکە لە هەموو وڵاتەکان نەسراو بە پیری زۆرە ئەوە وای لێکە بەڕاستی
نتوانن جسمیان تحملی و ڤایرۆسە ناکە ئەوانەشی کە مردوون نتوان بڵم لە سەروی 60 بۆ سەرەوەن بە شێوەی شام سەروی 75 ساڵ بۆ سەرەوە بوون ڕێژەی گەنج بەڕاستی زۆر کەم بوو یعنی توانین بەڵام ینی بەدەست توانی بژمێرێ ئەوانەی کە مردوون بەدەست ڕێژەی گەنجی بوون کەواتە ئەو ڕێژەی کە ئەوانەی مردووان بە توشبوونی کۆرۆنا زیاتر ئەوانن کە تەمەنیان لەسەرەوەیە بەڵێ بەتاکید زیاتر لە کام شارانەیە بڵاو بۆتەوە ڤایرۆسەکە زۆر یعنی مردن لە کام شارانەیە بە شێوەیەکی ئەم ئەتوان بڵێ مەقاتەکانت پێ بڵێ من لە دوو مقاتای زۆر هەستیاریم بەڕاستی مقاتایی لۆمبەردیە مقاتایی میلان ڕۆمانیا کە مقاتایی لۆمبەردیە یەکێکە لەوانەیە کە زۆرترین ڕێژەی مردنیەتە تۆمار کراوە 6000 و تقریبا قسوورە باشە من لە میلان ڕۆمانیا تقریبا نەما 1000 و قسوورتیا تەرخان کراوە بەڵام بە پێی شارەکان مەسەلەن من شاری خۆم باسکەم 1300 تقریبا بە پێی شارەکان ئەوە دابش کراوە لە هەموو ئیتاڵیا تقریبا 10000 و قسوورمان هەیە ئێستا حالیان بەڵام لۆمبەردیە کە میلانۆیە زۆرترین ڕێژەی مردن لەوێ بەڕاستی تۆمار کراوە خاصەن بێرگەمۆ لۆدی میلانۆ ئەوانە سێ شاری سەرەکین کە ڕێژەی مردنیان بەڕاستی ڕۆژانە زۆر زۆرە ئەمڕۆ ئاخر مردن ڕێژەی مردن 756 کەس بووە کاکۆبند هیچ کوردێک وەکو ئاگاداربی توشبووی ڤایرۆسەکە نیە لە ئیتاڵیاە خود پابەندی کوردانی ئیتاڵیا چۆنە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆس خۆشبەختانە بەڕاستی کوردێکی زۆر کەم لێرە هێن تەبەن باسی کوردانی کوردستانی خۆمان بۆ بکەم یەک دوو برادری خۆشەویستم لێرەن بەڕاستی ڕۆژانە بە تەلەفۆن بێکەوە قساکەین بەڵام ئەوەی کە من ئاگادار بم بەڕاستی کوردی خۆمان لێرە توش نەبووە ڕێژەی غەریبەش بەڕاستی زۆر کەمە ینی غەریبەکانی تر مەسەڵەن قەومەکانی تریت پێ بڵم زۆر بە کەمی توش بوون لێرە ئەوەی کە توش بوون پێتم وت ئەوانەی بەڕاستی تەمەنێکی زۆریان هەیە ینی زۆر پیرن بەڕاستی کوردان ئەوەی کە من ئاگادار بم بەڕاستی لێرە کەس توش نەبووە باشە ڕێکارەکانی حکوومەتی ئیتاڵیا چۆنە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەت من هەندێشتم بیستکە ئەوەی کە ئەگەر خەڵک بچێتە دەرەوە غەرامە ئەکرێت یاخود قەدەقەی هاتوچۆی چۆن یاخود بە چی شێوازێک خەڵکەکە پابەندەکە بە ڕێنمایەکانەوە بەڵێ دیارە لە هەفتەی یەکەم تا دە ڕۆژی یەکەم قانونێکە بوو لە دوای 15 ڕۆژی دوایی قانونیش تازەیان دەرکردو ئێستا حالیان تا بێت تەطبیقکرێت چێ ئیشەکات چێ سەبەبی ئەوەیە بڕۆتە دەرەوە تەنها بۆ کڕینی پێداویستەکانی ناوماڵ بێ لەگەڵ سەیدەلێ داو دەرمانت پێویست بێ چی بیکڕی ئەگەر نا تۆ لە دەرەوە بگرن بەبێ سەبەب بەڕاستی غەرامەکەیە غەرامێکی باش دەکەن لە بینی 400 یۆرۆ بۆ 3000 یۆرۆیە دوای ئەوەش بەڕاستی بوانێ حکومدن تا 5 ساڵ لە 6 مانەوە تا 5 ساڵ بوانێ حکومدن لەبەرەوەی تۆ قانونت بەزاندووە ینی خەتەراتی بۆ سەر ژیانی خەڵکی تر کەواتە ئەو قانونە لێرە ئێستا تەطبیقەکرێ بەڕاستی چەش پڕات لە شارەکانە بۆ شارێکتر ئیلا بەوەی سەبەبی ئەوەی ئەوراقیشی لەگەڵ خۆیە بێ بەبێ ئەوەشتی تر نییە حکوومەتی ئیتالیا هیچ جیاوازیەکەکە لە نێوان خەڵکی ئەسڵی وڵاتەکەی خۆی یاخود هاوڵاتیە پەنابەرەکانی بە تایبەت وەکو کورد بەتاکید ئەوەی کە بینم ئێستا هەموو دەست لەناو دەستێکم بەڕاستی بۆ ینی ڕێگرتن لەو ڤایرۆسە هاوکاری لە هەموو وڵاتەکانەوە تەمان بۆ ئیتاڵیا دێ لە رووسیاوە لە سینەوە بەڕاستی لە برازیلەوە لە کۆلۆمبیاوە دکتۆر ئەوانە زۆر هاتوون بەڕاستی ئەمڕۆ آخر دوێنێ بوو سی کارمەندی بەڕاستی تەندروستی لە ئەلبانیاوە گەشتنێرە دکتۆر و سپۆڕوانە هەمووی هاتن بەڕاستی وەکو هاوکارێک و ڕێزێک بۆ وەزێکی ئێمە ئێستا تیاژین بەڵام ئەوە شتێکە تووشی هەمومانە بێ بەڕاستی گەراگامان لە خۆمان نەبێت کاریگەری لەسەر دارایی وڵات کردووە وەکو ئاگاداربی یانی بە دڵنیایی ئەتوانم بڵێم لێرە خاصن باسی تاڵت بکەم خۆی وەزی دارایی تاڵە زۆر باش نەبووە بەڵام ئەمە تاسی 100% لێ کردووە حکومەت هەموو ئەوەشی کە هەیە بووە خستوێتە کار بووی شتەکان لە کار نەکەون بەڵام حکومەتی ئیتاڵیا یەک داواکاری لە خەڵکی ئیتاڵیا هەیە ئەڵێ تکاتان لێکم بەس ئەدەواتی میدین ئیتاڵی بکڕن لەبەرەوەی شتی ناوخۆی بکڕن شتی ناوخۆیی لەبەرەوەی ئابووری بە تەواوەتی نەڕۆخێت ئەوە حکومەت دووبارەیە کاتەوە دووبارەش پێمانەوە پێویستەکە شتی ئیتاڵی بکڕین لەبەرەوەی پێویستمان بۆ هەزمێ هەیە کە ئێستا لی دەبچین
باشە خۆشیاری خەڵک چۆنە بۆ ڕوبەڕوونەوەی کۆرۆنا بە تایبەت کوردان؟ بەڕاستی خۆشبەختانە خەڵک ئاگداری وەزەکەی ینی ئەتوانم بڵێم ئەوانەی کە لێرین زۆر بەجێ شتەکەمان گرتووە ئازایەتی نییە بەڕاستی تۆ ڕۆژان دەست و پلی خۆت بشۆری ئەگەر 3 جار وێ بکی بە 10 جار دەستدا شتێکدا پێویستەکە بەڕاستی دەستی خۆت بشۆری ئەوە باشترین شتاچی حتا لە مارکێتەکان ئێستا حالیان جیازدانراوە بەڕاستی فەحسەکەن لەبەر بزانانی پلەی گەرمیت بەرزیاننا ئەو کاتە داخڵەبی ینی هاوکاری ئەوان ناکرێت بەڕاستی هەتا ڕادەی ئینسان و شاری بێت و ئاگاداری لەخۆی بێ یەکەی تێکڵی زۆر نزیک بوونەوە نەبێتانی مەتر و نوێک ئەمە بێنبان هەبێت هەتا بۆ قسەکردنی شانێ بێ ئەوانە هەبێت. میدیای ئیتالیا چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەیکات چونکە ئەوەنەی بزانم ئێستا لە وڵاتانی تر بۆ نمونە بەریتانیا چێکە لە وڵاتانی کە من مقابلەیەکم تیاکرێ ئاماژەی بۆ کرد ئەو برادرە وتی لە میدیای بەریتانی بۆ نمونە وتی بە بەردەوامی ڕێنمایی زۆر تون بڵاوەکرێتەوە بۆ ئەوی خەڵکەکە هۆشیار بنەوە چەنە خەڵکی بەریتانیا و ئاماژەی بۆ کرد کە زۆر پابندی ڕێنمایەکان نابن. میدیای ئیتالیا چۆن مامەڵە لەگەڵ باردۆخەکەیکات چۆن ڕێنمایەکان بڵاوەکاتەوە؟ بەڵێ کاگێبار بەڕاستی میدیای ئیتالیا ینی توانم بڵێم شەو ڕۆژ بەردەوام من لەبەرەوەی خەڵک پابند بێ بە ڕێنمایەکان هەتا پۆلیس ئاسایش بەڕاستی لە ناو شارەکان ئەگەڕێن هەتا خەڵک هێور بنەوە نێنە دەرەوە لە ماڵەکان هەتا ئەو وەزا هێور بێتەوە. دیارە لە هەندێک شوێن لە جنوب بەڕاستی شتەکان کەمێک وەکو عەشارە لای خۆمان وایە خەڵک خوێنی گەرمە شتەکان جیاوازترە بینڕێم بەڵام بە زۆر ینی بە زۆبری پۆلیس ئەوانە قەتعکراوە ئێستا حالێن شتەکان بەڕاستی باشترە زۆر لە بیدایی لەگەڵ ئەوە شایسە لە ناو شار حالیان عسکەری مەدەنی ئەسوڕێنەوە مەسەلەن بە سیارە شتەکان دیارە ئەو ئەسکەرانە ئیشیەوان بۆ شەڕ هەبێ بچن بۆ شەر بەڵام ئێستا داخلی شارەکان بوونە ئەو کەسانی کە ئەمرن بە شێوەیەکی عام ڕۆژانە ئەوانیان گوازنەوە بۆ ناو قەبرستان و شتەکان بەڕاستی خواحافیز بوون نییە ینی کەس ناتوانێت کە داخڵە بێ کامرێت کەس بووی نییە مەسەلەن بیبینێت دوجارێک. باش زۆرێک لە وڵاتان لە ڕێگەی سەفارەتی خۆیانەوە هاوکاری بە هاوڵاتیانی وڵاتەکانی خۆیان ئەکەن کە لە نیشتەجێی وڵاتێکی تر نووسینگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشتر و بە تایبەت لەم دۆخەی ئێستاشا کە کۆرۆنا بەربڵاو بە تایبەت لە ئیتالیا زۆر بە ڕێژەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە و بە ڕێزیش ئاماژی پێەکەی نووسینگەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هاوکاریەک بە ئێوە گەێنێ وەکو کوردانی ئیتالیا هیچ چالاکیێکی لەو ڕۆ هیچ پابندبوونێکی بە ئێوە؟ بۆ خۆگاکەی ڤەر من لێت ناشارمەوە من ئەتوانم بڵێم ئاخرجار سەردانی سەفارەتم کردبێت عێراق و دیارە ئەوەی کوردستانیش بەڕاستی دووسێک برادری خۆشەویست لێ بوون نازانم بەرابەر لەمەوەی لە زۆر لە ئێمە دوورن ڕۆما تقریبا توان بڵێم 4-5 ساعت لەمەوە دوورن بەڵام هەموو سەفارەتەکان بەعام هەر وڵاتەکان لێرە هەر کەسێک پێویستی بە هاوکاری بوو بێت بەڕاستی کراوە وەلو کەمیش بێ ینی ڕێژەیەکی زۆر کەمێ بەڵام کراوە لەبەرەوەی خەڵک پێویستی بۆیە بەڕاستی هاوکاری بکرێت حتا لە شارەکان یاری هەموو شارەکان توان بڵێم دوکان هەیە شوێن هەیە مارکێت هەیە خواردندانراوە بۆ کەسانی کە پێویستیانە ینی هاوکاریان ینی دارایان هیچ شتێشان نییە ئەوانە هێتۆن بە بەلاش بەڕاستی خواردن برن بە بەلاش بەبێ هیچ کێشەیە زۆر باشە حتا لە شوێنە ئامەکان ینی شۆری شارە گەورەکان پۆلیس هاوکاری خەڵکەکان مەسەن خواردنەوە بەری بۆ ماڵەوە کابرایشی پیرە بینی ناتوانێت بێتە دەرە ئەوانە هەیە بەڕاستی هاوکارانە کراوە. هیچ بەنابەرێکی تازە هەیە وەکو ئاگاداربی لە ئیتالیا کە بارودۆخی خراپ بێ یاخود شتێک بەنابەری ئەوانەی کە من برادری زۆری من زۆر ینی بڵم تازە نین بەڵام وەکو تازە بەڕاستی کەس نەبیست و لێرە تازە بێت پێویستی باوکاری بە بڕاستی کەسێک شتێک بێت پێم خۆش بتوانم هاوکاری کەسێک بڵێم کە پێویستی بەم بێلار شوێنێ بە تەلەفۆن بێ بار هەر ڕێنماییگە من تقریبا 5 ساڵ لێ ڕاژیم بەڕاستی بەش بە حاڵی خۆم بەڕاستی هاوکاری هەر کەسێک پێویستی بەم و هاوکاریم کردووە ئەو زۆر بە خۆشحاڵیەوە بەڕاستی دەستەکانم خۆش بێ کاکۆبن تەوان ئێمە وەکو ستافی سوولی تایبن سیوای تەمەندرێژی و سەلامەتی بۆ ئێوە خوازیین بە تایبەت لە ئیتالیا لەبەرەوەی بارودۆخ زۆر ناهەموارە هیوادارین هەر سەلامەت و هەر تەندروست بن سپاس بۆەوەی کە کاتەکەت بە ئێمە باشی زۆر سپاس بۆیەوە هیوادارم بەردەوام بین ئینشەڵا وەزە تێپەڕێنین بەیەکەوە زۆر سپاسانەکەم بۆ مقابلەیە زۆر سپاس بۆیەوە.